درێکمان 2 ساڵ و نیم پێشەم ڕاتۆ بۆ وڵاتی بەریتانیا. باش ئیتر قەول بووە ژیانی نەگوزەراوە لە کوردستان، قەول بووە لەگەڵ خێزانەکەی بێ، دواتر خێزانەکەی ڕێی لەگەڵی نەگرتووە و بەڕێی قاچاق وەم شتانە نەهاتووە. باش دوایی چەند جارێک کێشە لە بینیان دروست بوو، هەوڵی داوە فیزەی بۆ بکڕێ و بیهێنێ و یعنی هەتا مانگیش ئەم ساڵ قسەی لەگەلی کردووە. مانگی 6 ئەم ساڵ دیارە کێشەی دەکەوێتە بینیان و لێک عاجز دەبن و 14 ساڵش ئۆڕەدی ژن و مێرد بوونە پێکەوە بوونە 14 ساڵ. باش هێتر ئێستا ئافرەتەکە ڕسمیان بۆی ناردبوو کە ئافرەتەکە 23 ئەم مانگی 8 مارە کراوە. ئەم کابرای ئاگاشی لێ نییە، مناڵیان هەیە؟ نیانە ناوەڵە خوا نەیداوە پێیان. باش بەڵام ئەم کابرا دەرە من ئاگام لێ نییە چۆن خێزانی من مارە کراوە. سەیری بۆ دێ ئەم دوانە موسڵمان سەریکە ئەم دوانە موسڵمان بوو، نێژ و عیبادەتیانە کرد؟ واللهی مامۆستا بە حساب دایان کردای چۆن ئەخە نا یعنی بە حساب دەیان کرد نییە، یعنی دقیقاً واللهی بە حساب من پێکەل ها من دەزانی چۆن وەکو باس کراوە على اساس زمانە لایەنی دینیشان بەقەوەتە، بەڵام لە محکەمە تەلاقی داوە دەرێ یعنی ڕسمی ئەوەکەی بوو ناردووە کە بە هین حامی گرتووە تەلاقی داوە لە قانون. دەرە قانون و شەرعی یەکە، گوایە قانون و شەرعی یەکە مامۆستاجان. قوربانگیان با من یەک شتێکەیە بۆ ڕوونەوەکەم، ئەگەر ئەم ئافرەتە مەزڵوم بێ، زوڵمی لێکرا بێت، باشە زوڵمی لێکرا بێت، ئەو کاتە ئەم ئافرەتە ئەگە خولعی کردبێ واتە لە مافی خۆی خۆش ببێ، قازی موسڵمان بە ئامادەبوونی 2 شاهید باشە ئەم ئافرەتە مەزڵومێتی خۆی باس کرد بێت و ئەم حاکمەش دقیقاً ود بێتەوە لە بابەتەکە و ئەم پیاوە زاڵم بوو بێت، ئەم ئافرەتە کە خولعی خۆی کرد بێت واتە تەلاقی خۆی کڕیوەتەوە، دوای ئەوەی کە عیدەکەی تەواو بوو ئەتوانێت شوو بکاتەوە. واتە لە ئیسلامە پیاو بۆی نییە ئافرەتێ ببەستێتەوە بڵێ من نە ئەتێنمە لای خۆم نە تەلاقیشت ئەدەم، بە هیچ شێوازیە لە شەرعە ئەم پیاو سالاریە جێگەی نابێتەوە. ئەگەر پیاویە خراپ بوو بۆ خێزانەکەی باشە ئیهمالی کردبوو نەفەقەی ناداتێ، ئەڵێ نە ئەتێنمە لای خۆم و نە دەستبەرداری شت ئەبم نە تەلاقی شت دەدەم، ئەو کاتە ئەم ئافرەتە بۆی هەیە سکاڵای خۆی بەرێتە لای حاکمی موسڵمانان. حاکمی موسڵمانان لە قەزێکە ئەکۆڵێتەوە کە زانیتی ئەم ئافرەتە ڕاست ئەکا، طبعاً ئەو کاتە بە قەرینە و بە شهود ئەم ئافرەتە جێ ئاکاتەوە لەو پیاوە، ئافرەتەکە لە ماری خۆی خۆشە بێ، لە حەق و مافی خۆی خۆشە بێ و عیدەی بۆ دانی کاتی عیدەی تەواو بوو 3 مانگەکە، ئەو کاتە ئەتوانێت زەواجێکی نوێ بۆ خۆی بکاتەوە. مامۆستاجان عەفو، ئەمە مەسرەفیشی کردووە، مۆبایلی بۆی ناردووە، برێن بۆ بژێوی ژیانی خۆی. دەرە من مەچینەیەکم بۆی کڕیوە بە 3000 یعنی 35 وەرەقە، على اساس ئەم ئافرەتە خۆی بژێنێ هەتا ئەم پیاوە ڕادەشێشێت بۆ ئێرە. لە کاتێکدا هەتا مانگی 6 قسەیان کردووە پێکەوە، مانگی 8 ئەم ئافرەتە مارە کراوە، ڕسمی بۆی ناردووە مارە کراوە، بەڵام مانگی 6 پێی گوتۆ من لە محکەمەم باوکم زەختم لێ دەکا و دایکم و نازانم برام و تەمەنم دەڕۆم بۆ خۆم زەواج دەکەمەوە. ئیتر دیارە ئەم کابراش لەگەڵی بۆ خۆشی ویستەوە و دەستی لێی بەرنە بۆ ویستوێتی بێنێ بۆ وڵاتە بۆ لای خۆی. باشە باش بابە من با یەک پرسیارە لە جەنابەت بکەم، یعنی لە مانگی 6 بۆ مانگی 9 ئەم 3 مانگە ڕۆژانە ئەم پیاوە پەیوەندی بە خێزانەکەی خۆیەوە نەکردووە، نەیزانیوە ژنەکەی خۆی چیە کات، بە تەمای چییە؟ دەزانی چۆن هابووە؟ ئیتر ئەمانە دیارە کێشێک لە بینیان ڕوویداوە لە تەلەفۆنکردنەوە یەکتریان بلۆک کردووە. کەواتە سەیریکە کەواتە 3 مانگە ئەم پیاوە ئاگای لە خێزانەکەی خۆی نەماوە و ئەم ئافرەتەش سەیریکە ئەم ناکۆکیەی قۆستۆتەوە چووە بۆ محکەمە، ئیتر بۆ لیژنەی فتوا چووە خولعی کردووە، واتە لە مافی خۆی خۆش بووە و وەرەقەی تەلاقەکەی ناردووە بۆ پیاوەکەی کە من جیا بوومەتەوە لە تۆ، ئیتر من سەر بەخۆم شووەکەم بەکێ و شوو ناکەم بەکێ، ئەوەیان پەیوەندی بە تۆ نییە. ئەلمان مۆستا هیچ دینێکی ئیسلام ئەم شتە قبوڵ ناکەم، بە چەند پرسیارمان کردو دەرێ دەبێ ئەم ئافرەتە خۆی بکرێتەوە لەو زەلامە. ئەخە دەیبرا ئەوەیە باس بابەتەکە ئەوەیە، خولع یعنی چی؟ کڕینەوەی تەلاقەکانێتی لە حەق و مافی خۆی خۆشە بێت و ئەم ئافرەتە ئیتر کەس ئەبێتە کەسێکی حڕ و ئازاد. تێگەی برای شیرینە
مثلا ئەم کابرا بە وەکالەت کەسێک بنێرە کاکە دوو پیاوی ئەوان دانیشە دوو پیاوی ئەوان دانیشە برێ کاکە و خێزانەکەم تەلاقدا طبعا ئەبێ خانەوادەی ئاگادار کردبێتەوە کە قەزەیەکی ئاوا هەبووە و ئەبێت خانەوادەی ئەم ئافرەتەش لەسەر خەت بوو بێتن. من نازانم بەڕاستی قەزیەکە نازانم، ئەمەی تۆ باسیەکەی ئەگەر خۆتی حەزەکەم دقیقەن پێم بڵێ، چونکە تۆش خەبەرت گواستوەتەوە. اینجا خەبەر ئێمە لە بەلاغەیە خوێندومانە یحتەمیل من وەکیلم خەبەر لە بەلاغەیە ئەفەرمێ یحتەمیل الصدق والكذب. ئەگەری ئەوەی هەیە ئەم هەواڵە ڕاست بێ و ئەگەری هەیە ئەم هەواڵە درۆ بێت. باشە من لە نزیکەوە ئاگداریم مامۆستاجان، من لە نزیکەوە ئاگداری ئەو کابرایم، چونکە ئیش دەکەین پێکەوە 24 ساعت پێکەوەین، یعنی زۆر ژیانی لێ تێکچووە. ئەبی دەڵێ من مانگی 6 قسەم لەگەڵ خێزانەکەی خۆم کردووە، مەسرەفیم کردووە، مەچینم بۆی کڕیوە، نازانم چیم بۆی کردووە، 14 ساڵ خێزانم بووە، منداڵمان نەبووە، وڵات نەماوە پێی نەکەم، دکتۆر نەماوە پێی نەکەم، دەرێ بڕۆ هەر خەستەخانەیەک شتێکت پێ بڵێم کاکە، گورە دەڕەحمەتی خوای لێبێ ئەم گەیشتۆتە بەریتانیا، ئەمیش لە کوردستانە، 14 ساڵە مناڵیان نابێ، کێشەیان هەیە، یەکتریان بلۆ کردووە. کاکە ئەم دوانە بەتەمان چی بگەن یەکتری بخنکێنن؟ نانە بەتەمای چین قوربانگیان وەڵا گاڵتە والله ئەبێ کابرا نانێ بخوا و نانێ بکاتە خێر کە ئەم ئافرەتە چووە بە ڕێگەی خۆیە. کابرا ئەڵێ دوومەڵێکە و لە کۆڵت بۆتەوە و ئەم ئافرەتەش ئەبێ نانێ بخوا و نانێ بکاتە خێر کە لە دەست زەلامێکی وا ڕزگاری بووە. کاکەگیان 14 ساڵ تۆ لەگەڵ یەکابی، ئێستاش یەکتریان بەجێ هێشتووە، ئەو چوە بۆ ئەوروپا و ئەمش لە کوردستان، ئەم خەیاتیەکە ئەوش لەوانە خەسلەکە و کرێکاریەکە. برای شیرینم زەواج بۆچی ناوی زەوجە؟ زەوج یعنی جوت، یعنی هاوسەر، یعنی هاوژین، ئەبێ لەگەڵ یەکا بن. ئەم تاقوفیقە نابێ ئەم لە ئەوروپا بێ ئەم لە کوردستان بێ، ئەم بڵێ سین ئەو بڵێ جین، تێگەیشتی؟ ئەم بڵێ سیر ئەو بڵێ پیاس، ئەمە نابێ قوربانگیان. یعنی هەدەفی زەواج، ئامانجی زەواج ئوسرەیە، پێکێنانی خێزانە، مەوەدەتە، خۆشەویستیە، عیشقە. تێگەی من گاڵتم دێ بە ژن و پیاوێک، گاڵتم دێ بە ژن و پیاوێک، 2 مانگ 3 مانگ جارێک هەواڵ لە یەکتریە پرسن، 2 مانگ 3 مانگ جارێ ئەڕۆن لە شوێنێکا ژوان ئەگرن وەکو چۆن بڵێ 2 عاشق تازە یەکتریان بینی بێت. من گاڵتەم بەو زەواجانە دێ بابە. ئێستا زەلام هەیە لەم وڵاتی خۆمانە، لەم شاری خۆمانە ژنی هێناوە بە دزیەوە هێناوێتی لە وڵاتەکانی تر، لە وڵاتەکانی تر بە دزیەوە هێناوێتی 3 مانگ جارێ 4 مانگ جارێ ئەڕوا هەفتەیەک بەناو نەخۆشیەوە لێرە خێزانەکەی خەڵەتێنەوەی کەواڵە چاوم ژانەکە و پشتم ژانەکە و مەوعیدم هەیە و فەحس و فحوساتەکەم، ئەڕوا هەفتەیە لەوێ ئەبێ و دێتەوە. ئەوە جاری حەقی ئەوە ئافرەتەی کوشتووە و خیانەتیشی لەم ژنە کردووە بە حکمی ئەوەی لە ئیسلامە تەعەدود مەشروعە تێگەی، بەڵام ئەبێ یەکێک لە مەرجەکانی ئەوەیە ئەبێ عەدل بیت. یعنی ئەگەر سەعاتێ لەگەڵ ئەما بێ 20 سەعاتێکی تر لەگەڵ ئەوا بی، ئەگەر دەستێ جلت بۆ ئەم کردە بێ دەستێ جلیش بۆ ئەو کەیت. تێگەی برای شیرینم کەواتە ئەوەی ئەو برا عەزیزە وەکو باسم کرد وا هەستەکەم ماهیەتی زەواجیان لەدەستدا بێ، ئەو دوانە خۆشەویستیان کۆتایی پێ هات بێت. بۆیە بالی گەڕێت ئەمیش لە لای خۆیەوە کۆتایی بە مەسئلەکە بێنێت، ئەو بە ڕێگەی خۆیان چوە و شووی کردو و یاخوا پیرۆزی بێ. ئەمیش یا ڕەبی خوای گەورە کام ئافرەت جوان و ڕێک و پێک و شۆخ و شەنگە نازدارە بۆن خۆشە ئەوە بکەوە قەسمەتی. الله ئامین. بەڵام ئۆڕەدی مامۆستا ئەم کابرایە ینی تەلاقی نەداوە بە هیچ شێوەیە کەی کەسیش ئاگداری نەکردوەوە کەس، بەس ئەوەندەیە ینی ئێستا ئەو جیماعی نایە و ئافرەتە بە لە شەرع نازانم دێ مامۆستاجان ئەو شتە قوربانگیان چاوە ڕاستەکەم و کوتم ئەمە نەقەزی منە نەقەزی جەنابیشتە، پەیوەندی بەو دوو شەخصەوە هەیە. جەناب لەکن ماوەجود نییە براکەم، جەنابت ڕەنگە وردەکاری مەسئلەکە نەزانی، ڕاستە برادەرتە، بەڵام هەندێک کۆد هەیە ڕەنگە تۆ نەزانی بابەتەکە چییە و ڕەنگە هەردوو خانەوادە زانی بێتیان ئەم ئافرەتە بەتەمایە خولع بکات و لە حەق و مافی خۆی خۆش بێت، تەلاقەکانی بکرێتەوە و ڕەنگە پیاوەکەش زانی بێتی، بەڵام ئێستا مەزڵومێتی خۆی لە لای تۆ ئاوا باس ئەکات. بۆیە قوربانگیان نە من لە بابەتەکەیان نە جەنابیشت لە بابەتەکەی، ئەو دوانەش هەردووکیان بۆ خۆیان ئێستا دوور کەوتونەتەوە لە یەکتری، خوای گەورە هەرچی باشە ئەوەیان بۆ بکە. حکمە شەرعیەکەشی وەکوتم من مادام کێشەکە وەکو خۆی نابینم و نابیستم بۆیە ناتوانم قسەی لێ بکەم. ئەگەر ئەم ئافرەتە بەبێ ئاگاداری پیاوەکەی چوبێ ئەمەی کرد بێت طبعاً مارەی نەهاتووە و هەر بە فاحیشە و بە زینا بۆی حیسابە، بەڵام ئەگەر مەزڵومیەتی ئەم ئافرەتە وای کرد بێ خولعی وەرگرت بێ لە لای حاکم، ئەو کاتە دروستە ئەگەر عیدەی تەواو بوو بێ زەواجی خۆی کرد بێتەوە.